من خواست خاطر بخوازم لجورج مراد بيجن او دا كنترولي بروديوسر دبيجن مي بتشن واشنطن لوي داري هفديتنا سرك وزير العراق السوداني وسروك امريكا جو بايدن هيا لتماشفك بما في ذلك لنوي عند العراق. Partnership between Iraq and the United States is critical. پیوندی نێوان ئەمریکا و عێراق پەیوەندێکی گرینگە. لە چەند ماوەی ڕابردوودا بینیمانەکەەوە سەربازەکانمان بەیەکەوە کاریان بۆ شکستپێنانی داعش کردووە. ئێمە ئەومان لە ڕێکەوتنی استراتیژی نێوانماندا بەڕوونی بینیوە. من بە شخصی سوپاسی بەڕێز سەرۆک وەزیران دەکەم بۆ ئەو جەختکردنەوەی لەسەر ئەو پەیوەندی وزەیەی لە نێوان هەردوو لاماندا هەیە. ئەوە ئەو ئامانجەیە کە ئێمە بەیەکەوە کاری لەسەر دەکەین و هەروە دواتریش بێکەوە گفتوگۆی لەسەر دەکەین. بەڕێز سەرۆک وەزیران زۆر سوپاس بۆ هاتنە ئێرەت، سوپاس بۆ هەوڵانت بۆ هاتنە ئێرەت. پەیوەندی ئێمە پەیوەندێکی گرینگە بۆ هەردوو گەلەکەمان و پێم وایە بۆ جیهانیش پەیوەندێکی گرینگە. ببساطة شراكتنا محورية وهي مهمة جدا من أجل أمتنا وأيضا بالنسبة للشرق الأوسط ولسائر العالم. دووبارە زۆر سپاس بۆ هاتنە ئێرەت. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي قورو ميربان سپاس دەکەم بەڕێز فەقامەتی سەرۆک لەسەر بۆ ئەو بانگێشتکردنەی کە لە کاتێکی هەستیار و وردا هات سەرباری و کێشە نێوخۆی یانەی و ئەو پێشهاتانەی کە لە دەرەوەشدا هەیە. For this invitation that comes at a sensitive time, despite your domestic engagement and in light of the developments on the international stage. This shows the importance of this visit and meeting. الأمر الذي يبين أو بابة روني دكاتوا سر أم جرينجي أم سردانو ديدارة رون دكاتوا لا ميجوي بيونديني وان هردو ولادة. The history of the bilateral relations between our two countries. حيث تشهد العلاقة بين كبيونديني وان عراق ولايتي قلتوكاني أمريكا وشرخانيكي جرينج بخو دبينيت. نحن نبحث إما بدوای بنچینەکانی بەردەوامی و سەرەکی داین بۆ هاوبەشیەکی دوور و درێژ و درێژخایەن لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەوەش لە ڕێگەی وەرچەرخان لە پەیوەندیەکان کە مۆرکی ئەمنی و سەربازیان هەیە بە شێوازێکی لەسەرخۆ و بەرنامە بۆ داڕێژراو بۆ پەیوەندیەکە لەسەر بنچینەی ئابووری و بوارەکانی کولتوری و سیاسی بە پێی چوارچێوەی استراتیژی دابڕێژێت. From a military security-based relationship to a comprehensive economic, political, environmental, educational and security partnership according to the strategic framework agreement. الحرب على داعش كانت شەڕی دژ بە داعش بنچینەیەک بوو بۆ مامەڵەکردن لە نێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ماوەی دەیەی ڕابردوودا. کە پێکەوە شەڕمان کرد و فەخامەتی سەرۆک سەرکەوتینە سەر داعش و تیرۆر. سەرکەوتن بەسەر داعش گرنگ بوو کە بەهۆی قوربانیەکانی گەلی عێراق و هاو ئاهەنگی نێوان پێکاتەکانی و پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوپەیمانەکانمان بەدیهات. Sacrifices of the Iraqi people and the unity of all the components and the support of the international community and the global coalition. اليوم العراق أمره
عێراق بەرەو باشتربوونەوە دەڕوات و گەشەپێدانێکی خزمەتگوزاری و ئاوەجانکردنەوەیەکی زۆر بەخۆ دەبینێت ئێستا. و لە کۆبنەوەکەمان ئەمڕۆ باسی ئەو هاوبەشیە بەردەوامە دەکەین کە لەسەر بنچینەی ڕێککەوتنی چوارچێوەی استراتیژی دەبێت. ئێمە پرۆگرامێکی باش و دروستمان داناوە بۆ گواستنەوەی پەیوەندیەکانمان لە بواری سەربازی و ئەمنیەوە بۆ پەیوەندیەکی بەردەوام کە هەڵوێستی کە لە ڕێگەی لێژنەیەکەوە هەڵوێستی سەربازی و ئەمنی و توانا و لێهاتووی دەستگا سەربازیەکان هەڵدەسەنگێنێت. و پابەند دەبین بە دەرهاویشتەکانی و کارنامەی ئەو لێژنەیە. لە هەمان کاتدا بە دوای چوارچێوەی هاوئاهەنگی ئەمنی دووقۆڵی بەردەوام لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراق بەردەوام دەبین لەسەری لەوە گرنگتر لەم کاتەدا لێژنەی هاوئاهەنگی باڵا کۆبوونەوەی یەکەمی دەکات لەبارەی ڕێککەوتنامەی چوارچێوەی استراتیژی حکوومەتەکەی ئێمە جددیە لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنامەیە. سوودی زۆری هەیە کە بۆ بەرژەوەندی هەردوو وڵاتی دۆست دەگەڕێتەوە. بەدڵنیاییەوە ئامادەبوونی من لێرە لە واشنگتۆن ئارەزوویەکی عێراقیانن دەردەخات بۆ گەشەپێدانی بوارەکان لە وڵاتەکەم و گەشەپێدان و خۆشگوزارانی بۆ گەلێکی دێرینی وەکو گەلی عێراق. بەڵام ئەمە واما لێ ناکە کە دەستبەرداری پابەندبوونەکانمان بین لە بەرامبەر دۆسیە مرۆییەکان لە ناوچەکە و لە جیهان. بە گیانی ڕاشکاوی ڕەنگە لە هەندێک لە هەڵسەنگاندنەکان جیاواز بین لەبارەی هەندێک لە بابەتەکانەوە. Our views may be divergent about what's happening there in the region. بەڵام ئێمە لەسەر پرەنسیپەکانی یاسای نێودەوڵەتی ڕێکەوتوین و ڕۆڵی مرۆی و لەسەر یاسای مرۆیی یاسای شەڕ و پاراستنی پارێزگاری the international humanitarian law and the responsibility to protect and the law of war. ئێمە دژی هەر دەستدرێژیەکین لەسەر هەر هاوڵاتیانی سڤیل بە تایبەت ئافرەتان و منداڵان دژی دەوەستینەوە و هانی لایەنەکان دەدەین بۆ پابەندبوون بە یاسا نێودەوڵەتیەکان و یاساکانی تایبەت بە مەفکانی مرۆڤ. فەخامەتی سەرۆک ئێمە وەکو مرۆڤایەتی پێویستمان بە سیستەمێکە ڕێز لەو مافانە بگرێت و لە بەهاکان ڕێز بگرێت و ڕێزی بۆ دابنێت. ئەگەر بێدەنگ بووین لەسەر ئەوەی کە ڕوو دەدات ئەوە پێشینەیەکی خراپە و کاری پێدەکرێت چه ئەو پێشینەیەکی باش یاخود خراپ بێت ئەوە دەبێتە پێشینەیەکی لە داهاتوودا کاری پێدەکرێت. زۆر گرنگە بەلامانەوە ئەو شەڕ ڕابوەستێت کە ماوەی 6 مانگە بەردەوامە و هەزاران کەسی بێتاوان لە هاوڵاتیان لە ژنان و منداڵان تێدا بوون بە قوربانی.
about stopping this war, which claimed the life of thousands of civilians, women, and children. ونشجع كل الجهود التي هانی سرجەم ئەو هەوڵانە دەدەین کە ڕۆڵیان هەیە لە ڕاگررتنی ئەو ناکۆکیە the expansion of the area of conflict. بەتایبەت ئەو پێشهاتانەیەم دوایە کە داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەین پابند بن بە کۆنتڕۆڵکردنی خود و بەرگری لە ئاسایش و سەقامگیری ناوچەکە بکەن for restraint and to protect the safety and security of the region. شكرا فخامة. سپاس دەکەم فەخامەتی سەرۆک. President Biden. President Biden. President Biden. President Biden. Should Israel take this as a win and not retaliate? Should Israel not retaliate? Iran don't. And they did it anyway. So what now? You're departing now. So by that nation again. Depart. The pool spray is over. Thank you, press. The pool spray is over. Please resume. Thank you, press. What's Israel planning, sir, in response? The pool spray is over. Thank you. Thank you. Thank you guys so much. Thank you. Thank you, Press. Thank you. You guys can keep moving. Appreciate it. Right this way. Thank you. برسفا پرسان ندا هر دو يعني خوان نزانو برسفا چه پرسه بدهش برکو روز نموان قرجرك جوان دركت هم سروك امريكا بايدن هم جي سروك وزير العراق الخوا حيرين نزانو چه بيش اف جوينا وان هر دويان بو سوداني و بايدن بو از جي خاطر دخوازم دي دما منها خاطر بخوازم مالا و آبا تماشا كر حتى 7 ساعات حفت لمن تخشينا خاطر